ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم ئەم جارە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر دابەشکردنی نەوتی سپی بەسەر هاوڵاتیان دەکات ئەمساڵ حکوومەتی هەرێم بەرنیازە چەند بەرمیل نەوت بەسەر هاوڵاتیان دابەش بکات بۆچی دابەشکردنی نەوتی سپی بەسەر هاوڵاتیان لە ماوەی ڕابردوودا و ئێستاش زۆر بەکەمی دابەش دەکرێت گرفتەکانی بەردەم بەرهەمهێنانی نەوتی سپی و دابەشکردنی بەسەر هاوڵاتیان چییە؟ بۆچی لە بازاڕی ڕەشدا نەوتی سپی بە شێوەیەکی یەکجار زۆر بەردەستە؟ بۆچی کۆگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە نەوتی سپی خاڵین؟ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا نەیتوانیوە کێشەی دابەشکردنی نەوتی سپی کە لە ڕابردوودا ساڵانە 3 بەرمیل و تەنانەت 4 بەرمیل نەوت بەسەر هاوڵاتیان دابەش دەکرا بۆچی ئێستا کەمتر بۆتەوە تەنانەت بۆ 1 بەرمیل لە ساڵانەدا لەگەڵمان بن هەوڵ دەدەین وەڵامی دروستمان دەست بکەوێت. نەفت وەرگرت؟ بەرێ ساڵانە 1 بەرمیل بەش دەکا بۆ یە خێزان؟ وڵاگە کاربارڕێی سێوی بەرێ تۆ خێزانداری؟ بەرێ باشە بە چەند وەرگرت بەرمیلت؟ 50,000 50,000 پارەکەی باشە؟ وڵا نەفتەکەمان هەیە و پارەکەشی وڵە زۆرە لە ڕۆچکەی شەکەەوە هەنیە تۆ وەک وڵاتیەک دەتەوێت حکوومەت چی بکە 1 بەرمیل یان چەند بەرمیلە بۆکو پێشوکە؟ وەڵی کە لای مەغموری هەموو مانگەن وەردەگرنەوە بزانم مانجێ ئەم سەد لترە چێچای وەردەگرن ساڵانە 1 بەرمیل بەشی خێزانێک دەکا بۆ خۆگەرمکردنەوە؟ بەخوای زەحمەتە 2 بەرمیل باشترە بەڵام ئێستا نیو بەرمیلیش نیە لە ئێستا نیو بەرمیل نییە هەرگیز نییە. باشە چۆن خۆت گەرم دەکەیت تۆ منداڵەکان دەبی بیکڕی نییە لە بەرای نییە بەس دەرێ بەرمیلی بینە 2 مانگە 3 مانگە هەدەری ئەسبەی دێ دووس بێ دێ بچ ماڵەوە چی بەکاردێنی؟ وڵات نفتی دەکرێت ئەدی دەڵێن غاسێ غاز هاوڵاتی دەتوانی غاز بەکار یعنی کو لە مارێ غاز لە بزیاتی غاز خەتەر ئەو بتڵە لەوان احتیمالەت و منداڵەکە دەستداتێ یان لە هێکرا بتەقیم سەر و مار دەسەدات سەفاسەکەی بەڕێی من 2 بەرمیل باشە عسب زێکانە مەسە دەبینی ناوچەی شاخاویەکان فەرقیە لەگەڵەوەی مەسە ناو شار مەسە دەتوانم بنم 3 بەرمیل ئەتا 2 بەرمیل ئەو جا قناعەتی خەڵک دێت و کافیە. باشە تۆ وەکو خاوەن خێزان ساڵانە چەند بەرمیلت پێویستە؟ وڵی بخۆم 2 بەرمیلم پێویستە یعنی هەموو ساڵێک 2 بەرمیل سەر دێت زیاتر کەمتریش ینی زیاترەیە بەس کەمتر نییە 1 بەرمیل بە 50,000 دەدرێتە هاوڵاتی زۆرە پارەکەیان طبعا زۆرە بڵێ ینی بەڕێی من زۆرە طبعا لە چە کەسی دەوەستەوە بس بەگشتی زۆرە ینی تقریبا 30,000 35,000 باشە. وەرت گرتووە نەوتی باە؟ هەتا ئێستا پارەتان تەسمیل کردووە. چەند ساڵە خێزاندا؟ ساڵێک و نیوە. چەندە نەفتت وەرگرتە لەو ساڵ نیوە؟ وەرنەگرتووە هیچ وەرنەگرتووە؟ کڕیتم. تۆ تا ئێستا چەند پارەت خەرج کردووە ینی لەو ماوەی بێ حساب ینی گرفتە بۆ ئێوە هەموو پارە سەر بکەن بۆ چۆن خەرجێکی زۆرە؟ خەرجێکی زۆرە. بە چەند کڕیوە نەفت چەند کرد؟ نەفتی زیرکان بە 12,000 دەکەم. یعنی ئێستا بە جلیکان دەکەن؟ بەڵێ. نەوتەکە باشیان خراپە؟ وەڵا دەبی برێن باشە هەر باشەوە مایە. داواکاریت چێت لە حکوومەت وەکو خاوەن خێزان؟ داواکاریمانەوەیە نەفتەکەی تەوزیعکەن منداڵی گسکەمانەوە سەرمایەوە. ساڵی 1 بەرمیل بەشت دەکەن؟ ناوەڵا. یەک پشکە نەفت نییە لە سۆبەی کەم لۆ منداڵەکانم بەخوای. ئێستا چ دەکەیت؟ ئێستا ئەلێرە ئیش دەکەم ڕۆژانە بە 15,000. نەوتت پێ ناکڕێت لە بازاڕ؟ ناوەڵا پێم ناکرێت جلیکانت شم پێ ناکرێت لەبەرەوەی مەسرەف گرانە پارەی لۆکرەی دانێم لۆ مەسرەفی دانێم لۆ چ دانێم چاوەڕێەوەی دەکەین نەفتمان لۆ بێ. ساڵانە چەند بەرمیل نەوت بەکاردەین وەکو خێزانەوە؟ وڵی ئەمن بە شخص خۆم 3 تاکو 4. ئەی ئێستا چی دەکەیت؟ وڵا بە زەلیکان دەکڕم لە بازاڕی ڕەش؟ ئارێەوە گران نییە؟ کو گران نییە زەلیکانی بە 15,000 دەکڕم ئەم ڕۆژ 2 ڕۆژ 3 ڕۆژزاری زەلیکانش دەکڕم بە کەمیش پێ دەکەین بەخۆن هیچ چارەم نییە منداری هوردمانەیە مەزبورم. بایعت وەرگرتووە؟ بایعی چی وەرگرتیە؟ نەخێ. ئەی چۆن ماڵی خۆت گەرم دەکەیت؟ ماڵی خۆم بەچ گەرم دەکەمەوە بەخوای هێوارە هەیە ئەو هەدادەنیشم لە دیاری تەرەچی. یانی چاوەڕێی کاتنەوە کارەبایەکەش نییە وەچی جاران بێ کارەبایەکە هەبی ئێستا نەفت لە ماڵی تۆ نییە؟ نییە ناوەڵێ ناتوانی بیکڕی؟ ئەوە مان کونیویشە 50,000مدا لەگە بەرمیلیشم بردیە هیچم وەرنەگرت. چەند دەبی نەوتت وەرنەگرتووە؟ وەڵا دەوە 2-3 ساڵە. ئێ باشە بۆ نەوت ناکرد؟ ئێ باش بەچ بکڕم وەچی ئیش نەبیتن بەچ بکڕم؟ لە ماڵەوە چۆن خۆت گەرم دەکەیت؟ دەکڕین
بە چەند دەکڕی وڵە عسەبەوەی بازار گران نییە لە بازاری بەجی بە 150 بە 130 بە 140 بە 160 حسەبەوەی باشە ساڵانە چەند بەرمیل بەکاردێنێ پێویستیت بە چەند بەرمیلە خێزانە دووە سێ ئاسانە بەبێ نەوت ژیان بکەی لە وەرزی وڵە لەبێ نەفتی چوومەسەوەی غازیم کڕی دەمەوێت بزانم ئێوە ساڵانە چەند بەرمیل نەوت بەسەر هاوڵاتیان دابەش دەکەن ئێمە لە مانجیدەوە دەستمان پێکردو بە دابشکردنی نەوت بەسەر هاوڵاتیان لە ڕێگای بریکارەکانی خۆراک بە پێ و کەمی کە ڕۆژان دەگاتە دەستمان دابەشی دەکەین ئەمە هیوادارین بەرمیلەکە بتوانین تەواوکەینەوە ساڵ ئەگە زیاتریش بی تاوان دابەشی دەکەین بەسەر هاوڵاتیاندا بۆ لە مانگیدا دەستان پێکرد کەمیەکە لەو کاتیەوە هات لە بیدایەتیدا ئەو بڕنەوتەی کە ڕزامەندیدا لە وەزارەتی نەوتی عێراق لە مانجیدەوە گەیشتە دەستمان باشە ینی ئەو هەمە هەنگێنیە لەگەڵ بەغدا زووتر نەوت دابەش بکرێ بێتە هەرێمی کوردستان بۆەوەی لە کاتی وەرزی زستاندا هاوڵاتیان بەکاری بێنن بەڵێوان بەرنامەی خۆیان هەیەوەکو وەزارەت لە هەمان کاتدا لەو مەسوایە کە دەدێتە ئێمە دەدێتە دهۆک و پارێزگای مووسڵیش لێ کات دەست پێ دەکەن باش بەڵام ئەو بەرنمەیە پێ دروستە خۆی وا باشترە زووتر دەست پێ بکرێ ئەمە بتوانین لای خۆمان ئەمباری بکەین تا لە کاتی کە سەرمادادێ بە کەمێکی زیاتر دابش بکەین ئەوە داوەتان کردووە لە حکوومەت بڵێ داواکرەیە بڵێ داواکرەیە جەناوی پارێزگار بەردەوام لەسەر هێڵا لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق هەم بۆ زووتر گەشتنە دەستمان هەمیش بۆ زیادکردنی بڕەکان باش کاگاری سەرچاوەکەی دابینکردنی نەوتی سپی حکوومەتی عێراق بەڵێ دابشکردنەکەی لەسەر ئێوە و هاوشێوەی ئێوە لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستانە بۆچی نرخەکان جیاواز بڵێ نرخەکان بەڕاستی نەوانەی 2000 فەرق بیتن لەوان لە تێچووی لێرە لەبەر ناوچە شاخاویەکان بەڵام لە دهۆک 45,000 لە هەولێر 51,000 بڵێ ئەوە دەگەڕێتەوە بۆ لەوانەیە کرین گواستنەوەی لێرە ناوچە شاخاویەکان دوورە هەولێر پارێزگایشی بەرفراوانە تێچووی زیاترە باشە سەبارەت بە بڕی نەوتی سپی ئێوە لە کۆگاکان هیچ بڕێکی نەوتی سپیتان احتیات هەیە بۆەوەی لە کاتی پێویستدا دابەش بکەن بە هەڵ نەخێر ئەوەی دێتە دەستمان زۆر کەمە ئەمە ناتوانین ئەمباری بکەین لەبەرەوەی دەمانێت بە زووترین کات هاوڵاتی بگاتە دەستی باش نەوتی سپی سەرچاوی دابینکردنی نەوتی سپی بەڵێ چ لایەنەیە بەس حکوومەتی عێراق بڵێ ئەی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان جاران دەیکڕی تێچۆشی زۆری هەبوو بۆ نمونە یەک بەرمیل احتمالە 72 ملیاری تەکلیف دەکرد بۆ یەک بەرمیل دابشکی بەسە هاوڵاتی سەبارەت بە ئەو بڕێی کە دابش دەکرێت پێتان وایە یەک بەرمیل نەوت ئیکتیفا بێ بەوەی کە خێزانێک لە وەرزستان بتوانێت ینی ئەو ساردەی خۆی پێ تێپەڕ بکە نەخێر بەرمیلێک کەمە سێمەوەن دەمانەتوانە هەیە و هەوڵش بەردەوامە بۆ زیادکردنی باشە وەزارەتی سامانە سروشتەکان لە چێوەیە ئەو گرفتەدایە هیچ کاتێک هەماهنگیتان هەبوو گفتوگۆتان کردووە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان لەوەی ئالێتێک بوو دۆزرێتەوە بۆەوەی دۆخی هاوڵاتیان باشتر بێت لە هەرێمی کوردستان بڵێ سامانە سروشتەکانیش هەوڵی خۆی داوە بەس وەکو باسم کردەوە پێویستی بە پارێکی زۆر هەیە یعنی ئێمە بخۆمان ئەوەندە بەرهەمەمان نییە تا بتوانین تەختیەی ئەو دابشکردنە بکەین دەبێ بکڕین جاران لە دەرەوە بەمان داهات لە ئێران و لە وڵاتانی تر شەریکات دەهێنا بە عەقڵ لەگەڵ وەزارەت تێچووی گەلێ زۆر بوو باشە کاک ئاری هەر بەرمیلێک ئێستا بە 51,000 دینار دابش دەکرێت بەڵام لە بازاڕی ڕەش بە 150,000 ئەگەر کەمتر یان زیاتر بەڵام سەبارەت بە نرخەکە ناکرێ حکوومەت بۆ خۆی ئەو نەوتە بفرۆشێتەوە بە هاوڵاتیان بە نرخێکی لە 50,000 بە 70,000 گریمان ئەم جۆرە بیرۆکەیە چۆن دەبین حکوومەت نەوتی نییە بەرهەمی نەوتی نییە تا بیفرۆشێتەوە دەبێ بیکڕی کە بشکڕی لە دەرەوە بێ لە 70,000 زیاتر تێدەچێت بەڵام ئەو نەوتەی کە ئێستا بەغدا دابەشی دەکە هەر لە کۆمپانیای کار کە ئەوش لە هەرێمی کوردستانە بەڵێ بەس لە نەوتە خاوەکە حکوومەت عێراق بەخۆی دەیداتێ بەرامبەر بەوە نەوت و گازوار و بەنزینی بۆ بەرهەم دێنیتن لە نەوتی خاوەش دەکە ئەی باشە ئێمەش نەوتی خاومان هەیە هەرێمی کوردستان نەوتی خاوی هەیە و پاڵاوتگەشی هەیە یعنی چۆن دەکرێت ئێمە نەوتی سپیمان نەبێ یعنی خۆمان بەرەمهێنی نەوتی سپی بەڵێ بەس بۆ ئەوەی کە تو مەساریفی حکوومەت و موچەوان هەموو دابێم کرێ نەوتەکە زیاتر هەناردی دەرەوە دەکرێتن تو ئەگەر ئەو شتێ بکەی و نەوتی خاوەکەم و لێرە
تەسفێ بکەی و بەرهەمەکەی دابش بکەی ئەو کاتی داهاتی حکومەت لە چێ دەبیتن باش ئێستا لە چ شوێنێک نەوت دابش دەکەن بەڵێ ئێستاکە لە سێ شوێن دابش دەکرێت لە ناوچە شاخەکان بەردەوامە ڕۆژانە و لە ناو هەولێریش بۆ منە ئەوڕۆکە لە گەڕەشی نەوت دابش دەکرێت و لە قەزای کوێش وەکوتم لە ناوچە شاخەکانش پێدوانیا و بڕە زۆر کەم بێ بڕەکە زۆر نییە بەڵام ئێمە هەروەندەمان دەگاتە دەست ئێوە لە 4 ساڵی ڕابردوودا لە پەرلەمانی کوردستان ئەندامی لیژنەی نەوت و گاز بوون بەڵام کێشەی دابشکردنی نەوتی سپی بەسەر هەرێمی کوردستان تا ئەو دقی ئێستاژ ئەمە قسە دەکەین هەر بەردەوامە ئەمە بۆچی خۆی ئەگەر پێداچوونەوەیکی دقیق بکەین لە ئەو ساڵانەی کە گەماڕووی اقتصادی کەوتە سەر عێراق بە شێوەیەکی گشتی کە لە ساڵی 92 بەرەوسەرەوە قەراردادی UN قەراردادێکی لەگەر دەوڵەتی عێراق ئیمزای کرد کە قەراردادی نەف بەرامبەر بە خۆراک یا قەراردادی 986 بوو بە پێی ئەم قەراردادە عێراق UN هەندێک پارەی لە عێراق وەری دەگرت مقابلی خۆراک و ئەوانەی بۆی دەکڕێت باشە قسەی ئێمە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە بۆچی دەبی حکوومەتی عێراق بکەین بە ینی لایەنی سەرکی لە دابینکردنی سوتەمەنی بەڵام هاوڵاتی دەڵێ ئێمە حکوومەتی خۆمانەیە کوردستان ئەی حکوومەتی کوردستان لە چێوەیە پرسیارەکە زۆر پرسیارێکی لە جێگای خۆی بوو کە ئەمە پرسیاری ئەکسەریەتی هاوڵاتیانە کە ئەم بابەتی ئێمە لە پارلەمان کە تەقدیمی وەزارەتی سامانە سروشتیەکانیشمان کرد پێش ئەو داتانە کە بە دوواداچوونمان کرد ئەم قەراردادە هەر دەبێ ئەو نەفتە لە بەغدا بێت چونکە ئەو نەفتێک کە هەرێمی کوردستان دەری دەهێنێت نەفتی خاوە ئەو نەفتەی خاو کە دەفرۆشیتن و داهاتێک بەدەستدێنێت بۆ تەوزێکردنی مەعاشات ئەمە مەجای ئەوەیان نەبوو کە بتوانن ئەگەر بڕیان با دیسان بابەتی بەدەستێنانی داهات دوا دەکەوت یاخود لەو ڕێژەیەکە بوو کەمتریش دەکەوێت بڵێن لە نێوان موچە و پێدانی نەوت بە هاوڵاتیان حکوومەت ئەولەویەتیدا بە دابینکردنی موچە بەڵێ ئیتر ئەمە وای کرد کە ئەم حکوومەتی هەرێم ناتوانێت چکە لە ئەو حەددانیە کە بتوانێت هەم موچەکە دابین بکات و هەمیش بتوانێتن ئەو نەفتە کە عێراق بۆ 3 شاری سلێمانی هەولێر دوهۆک بەجیا دەنێرێتن لەگەر ئەو کاتی کە ئەرزاق تەوزیعکرا ساڵانە 2 جار جاری وەها بوو یان یەکجار تەوزیع دەکات بەڵام ئێستا ئەو بەپێی ئەو داتا کە بەردەستی ئێمە کەوتەوە هەتا کە لەسەر خەتیش بووینە بەو ئەخیرانش لەگەر وزارەتی سامانە سروشتیەکان دەوڵەتی عێراق ئەم نەفتە زۆر زۆر بە کەمی دەنێرێتن ڕێژەکەی کەمە ڕێژەکەی زۆر کەمترە لەوە کە قەرار بوو کە بینێرێتن باشە چارەسەر چییە ئێوە ینی وەکو پەرلەمانتارێک لە ماوەی ڕابردوودا کارتان کردووە ینی هاوڵاتی چی بکە لەم دۆخەدا ئایا ئەوە ئیکتیفاایە کە حکوومەتی عێراق پابند نییە شتێک ناکەوێتە سەرشانی پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێم چارەسەرێک بدۆست ئەم چارەسەرە تەنها من بە دوو ڕێگای دەبینم کە یەکێک ئەوان کە دەبێ ئێمە یەک ڕێز بین لە بەغدا بۆ کە فشاربینی نەدەوڵەتی بەغدا حەق و مافەکانی ئێمە بدات کە یەکێک لەوانە ئەو نەفتەیە کە دەبێ بدرێتن ئەوەی دووەمیش کە دەیبینم دەبێ حکوومەتی هەرێم ئایا لە توانایدا هەیە ئەمە کە بەڵام جێگای پرسیارە کە بتوانێتن ئەو نەفتە لە پاڵاوگەکانی خۆی زیاتر لە ئەو حەدەکە هەیەی دەری بهێنێت بەڵام ئێوە ئەندامی لژنەن ئەو زانیاریەتان نییە لەوەی کە توانای هەرێمی کوردستان لە چه ئاستێکە بە تایبەت لە چەندین بیرەنەوتی کوردستان نەوت ئەو داواکاریەمان پێشکەش کرد و بە دوواداچینشمان لەسەری کرد کە ئایا ئەو قسانەکە بە ئێمە داڵێن ڕاستە یاخودنا زۆر زەحمەتێکە هەرێمی کوردستان چکە کولفەیەکی یەکجار زۆری دەکەوتە سەر یعنی قیمەتی ئەو نەفتە دەتوانێت لە کولفەی زیادکردنی بۆڕی نەفت و ئەو بڵێن ئەو پاڵاوگانە کە بتوانێت نەفت چ دەربیهێنیت و چ بیپاڵێتەوە ئەو دروستی بکات و بۆ ئێمە بتوانێت بنێرێتە دەرەوە یاخود ما زیادەکەی بۆ من تەوزیع بکات بەڵام بەداخەوە ئەو قەرزانە کە لەسەر حکوومەتی هەرێم هەن لەگەر ئەو دەبێت کە ئەو دەوڵەتانە کە ڕێژەی نەفتی کە داخواست لەسەری هەیە ئشباحیان بۆی بکە بۆیان بنێریتن ئەمە بوویتە ڕێگر لەسەر ئەم بابەتە بەڵام خۆی لە ئەسڵدا دەبێت عێراق پابند بێتن کە ئەو نەفتەیە بۆ هاوڵاتیان وەکو بابەتی ئەرزاقە ئەرکەکە ئەرکی حکوومەتی عێراقە بەڵام ئێوە کە لە پەرلەمان بوون ئەگەر ئەو بڕنەوتە وەکو پێویست بۆ هاوڵاتیان دەستەبەر نەکرێ پێتانوانێت
دەکرا کار لەسەر بازاری ڕەش بکەن بە شێوەیەک بازاری ڕەشی ئەوەندە گران نەبە خێزانێکی کەم دەرامەت بیتوانی باە ساڵانە بەلای کەمی و دوو بەربینەوت بکڕێت. ئەم قسەت ڕاستە بەڵام کۆنتترۆلکردنی بازاری ڕەش بۆ هەموو وڵاتەکان زۆر کێشەیەکە حتا وڵاتەکانی ئوروپاش کۆنتترۆلکردنی بازاری ڕەشێکێک لە کێشە گرفتە هەرم گەورەکانی ناو ئابووری هەر وڵاتێکدا لە سەرتاسەری دنیا کارێکی ئاسان نییە بۆ ئێمە کە هێشتا وڵاتم. بازاری ئەمڕۆی نەوتی سپی چۆنە؟ وەڵاهی بازارەکە زۆر باش نییە لە بەرۆی ڕۆژانە بەرزی نوزمی پێوە دیارە ینی بازارەکە مستەقر نییە یعنی ئەگەر ڕۆژ خۆش بی نەوتدا دەبەزی بارانەشبی نەوت گران دەبی بەجددی ئەوە تەسیر دەکات باڵێت ئەسیر دەکات باش ئێستا ئەمڕۆ بە چەند بوو بەرمی ئەمڕۆ نەوتی سپی بە جملە بە 130,000 بوو هەش بوو دەماری زەردی هەبوو سلڤەری زیاتر بوو بە 123,000 کەواتە نەوتی خراپ و باشیش باڵێ نەوتی خراپ باشەیە کەرکک بە 125,000 بەغدا سلڤەری کەمترە بە 130,000 نەوتێکی زۆر هەیە لێرە باڵێ نەوتی زۆر هەیە نەوتی ئێرانی هەیە نەوتی بەغدا نەوتی کەرکک ئەوانەی کە کڕیارن تەنیا خەڵکی هەولێریان لە دەرەوەی هەولێر لە دەرەوەی هەولێر دێن لەوانە لە جارۆی ئەمە لە سلێمانی دەنێرن ئەوان جارۆی ئەمە لەوان دەنێن ئەوان لۆمە دەنێرن یعنی ئەومان پێوە دیارە لۆزاخۆی ئەمە دەنێرین لۆ دەرەی یعنی کوردستان بەسم ناوە خۆیانی شارەکان هەولێر بۆ تە ناوەندی کڕین و فرۆشتنی نەوت هەولێر بۆرسەی گەورە هەولێرە یان بۆرسەی گەورە هەولێرە ڕۆژانە تەلەفۆن بە هەولێر ئێستا بازاری نەوتی سپی چۆنە؟ بازاری نەوتی سپی بە شێوازێکی عامڕووی بەرەو خوارەوێ بۆ؟ وڵی لە بەرەوێستان نەوت هەیە بەخۆی لە بازارەکانی کوردستان ئەگەر نەوت هەبی بەعام دێتە خوارێ ینی مەبەستەوەی گە باید دابش حکومەت یاریێمی کوردستان ئێستا عفو تەوزیع دەکات نەوت مادام تەوزیعش دەکاتن نەوت لە بازارەکان ڕووی بەرە خوارەوە لە بەرەوەی زۆر ماڵ هەیە نەوتی زیاد دەبێت لەو عالەتە دێتەوە بازار و دەیفرۆشێتەوە بۆ ئێوە نەوت گران بێ باشیان دابەس وڵی بە شێوازێکی عام لە بەرەوەی خەڵک یعنی لە بە ئیمکانێتیوانە هەمووی بەعام دابەزی باش پێم وایە جم زۆرش باشتر دەبێت زم و زۆر باشتر دەبی کشەکان بەعام باشتر دەبی وەکو ئێمە ئیشی بازرگانی باشتر دەبی نەوت و منتوجاتوانە بنزینیش ئێستا هاتوتە خوارێ هەموو منتوجەکان بەعام ئێستا تقریبا نزیکەی 4 ڕۆژ 5 ڕۆژ دەبی هەموو منتوجەکان بە کاملی ڕووگای بۆ لەبەرچی لەبەر ئەوەیە ئێستا منتوج بەعام زۆرە و حکومەت یاریێمی کوردستانیش یعنی دەستخۆشی لێ دەکەین نەوت دەداتە ماڵان تەوزیعات هەیە لە بەغدادێ لە دەرەوەی عێراق دێتن لە تورکیا بە شێوازێکی ڕسمی بنزین دێ لە ئیران نەوت دێ گازوایل هەیە ئێستا عالێن بێتن هەمووی دێتەوە چاوەڕێ بکەین نرخدا بەزیتن وڵی ئیشاڵڵا مە چاوەڕوانین و ئیشاڵە داش دەبەزێ لە بەرەوەی نەوت مدەیەک پێش ئێستا تقریبا نزیکەی 20 ڕۆژ پێش ئێستا نەوت لە حدودی 150,000 بەشێک لە هاوڵاتیان دەڵێن نەوتی سپی بە باشی بەدەست ئێمە ناگە ئێمە ناچارین دار دەبڕین بۆ خۆ گەرمکردنەوە ئێوە چیدا؟ ئەمە پێمان وایە هاوڵاتی مافی ئەوەی هەیە کە حکومت نەوتی بۆ دابین تا یاخود نرخێکی زۆر هەرزان بێ هەموو وڵاتێک بە ئاسانی بگا بەدەستی بەڵام بۆ داربڕینەوە هیچ پاساوێک بەڕەوا نابینین دار ببڕێتەوە لە بەرەوەی دار لە ڕووی ژینگەیەوە بەستیەکانی مرۆڤ ناو دەبرێت هەرسێ دار اینجا دوانێت ئۆکسسیجینی مرۆڤێک دابین بکە ئەگە بێ ئەمە دارەکان بڕینەوە کەواتە ئۆکسسیجینی مرۆڤەکان لە ناو دەبین بەپێی یاسای ژمارەدەی ساڵ 2012 کە تایبەتە بە پاراستنی دارستانەکان هیچ کەسێک بۆی نێ دار ببڕێتەوە دەبێت هەمووی بە ڕێنمایی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بێ و هەر کەسێک سەرپێچی بکەوە لە ڕاستیدا سزاکەی زۆر قورسە لە یەک مانگ بەندکردن تێداهێت تا 7 ساڵ بەڵام ئەو دیاردەیە بنەبڕ بۆ یاسایە تا 5 میلیۆن دینار سزا هەیە ئەم یاسایە کاتی یاسا جێبەجێ دەکرێت دام و دەستگاکان جێبەجێ کرد بەسەر هاوڵاتیاندا و هاوڵاتیش خۆشیار بێ بۆی کە کاتێک چاوی یاسای لەسەر نەبوو دارستانەکە لا گرنگتر بێ لە خۆگەرمکردنەوەیەک ئێستا ئەگەر نەفت نەدرێ ئەی چی بکە ڕێگە بگیرێ لەوەی داریش ببڕێ ئێمە چەند جارێک لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێم باسیەوەمان کردووە دابەشکردنی نەوت و زۆر گرنگە بۆ پاراستی ژینگە بە تایبەتی دارستانەکانمە هەتا لە ڕووی تەندروستیشەوە زۆر پێویستە و گرنگە بەڵام ئیتر ئەوە لایەنە پەیوەنددارەکان لێی بەرپرسیارن لە بۆ دابینکردنی نەوت خۆشبەختانە هەندێکمان بەدی کرد ئومێد دەکەین زیاتر بێ بەڵام بۆ جارێکی تر دەڵێمەوە مۆزۆی کەمی سوتەمەنی پاساو نییە بۆ داربڕینەوە بۆ شێوە کە
کارە ساتبارەی کە بەسەر دارستانەکان ئێستا دیار دەکە لە چه حاڵەتێکە کاک شێروان حالەتێکە بەرزە یان کەمە ئەمە ئەگەر بێ و ئیجاعات بکرێ بێگومان کەمتر دەبێتەوە ئەگە نەوتیش دابش بکرێ ئەگە ئیجاعات نەکرێ دوورنی هەندێک خەڵکە بێ ئەم ئیشە بکەن بەداخەوە بەڵام گرنگ ئەوەی ئەوان بزان ئەم پێچوانی یاسای ئەم کاری دەکەین خاڵی دووەم ئەمە زیانگەاندنە بە خۆیان چونکی ئێمە بۆ پاراستنی هەوا یاخود پاکردنەوەی هەوا تەنها دارستانەکان دەتوانێت هاوسەنگیشی گەڕا شوێنێک زیاتر دیاردەی داربڕین هەیە لە هەرێمی کوردستان بێگومان لە ناوچە شاخاویەکان زیاتر هەیە لە لادیەکان لەوانی کە دوورە دەستن ئێمە لە هەندێک پارێزگا لە دۆهۆک بینیمان سۆبەی داریش دەفرۆشرێ ینی لە شارێک بۆ شارێکی کە جیاوازی نییە لە ڕێژەی دادبڕی وەکو باسم کرد ناوچە سوور ئەو شوێنانەی کە زۆر ساردن بێگومان پارێزگای دۆگلوانی بەشێکی زۆر دەکەوتە ناوچەی ساردیەوە بەشێکی هەولێر بەشێکی تر لە سلێمانی بە هەمان شێوە لە هەڵەبجار لە گوندەکانی ئەوانەی کە دوورن لەو ناوچەقی شارەکان چه زیانێک دەکات کەسێک دارێک ببڕێتەوە ئێمە سێ دار بۆ مرۆڤک پێویستەکە ئۆکسسیزینی بداتێ ئەگەمە سێ دارمان بڕیکەواتە ئۆکسسیزینی کەسێکمان بڕیەوە تو ئەمە بەراورد کە بە جارانی بکەوە چەند سێدار چەند سێدار بزانە چی بەسەر ئەمە بە بەراورد لەگەڵ ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان ئێوە داتان ناوە سێدار بۆ یەک مرۆڤ بێگومان بتامان ئێمە زۆر ڕێژەی سەوزاییمان کەمە لە چاوستانداردی جیهانی و لە چا وڵاتانی کە دارستانیان زۆرە لەبەر ئەوەی دارستانەکانی کوردستان هەل لە ساڵی پەنجاکانەوە تووشی سووتان و لە ناوچوون بوو تاکو ئێستاش گەورەترین هەڕەشە دوای داربڕینەوە سووتانە. دکتۆر سەبارەت بە دابەشکردنی نەوتی سپی بەسەر هاوڵاتیان ئێوە وەکو ئەنجومەن چی تام کردو؟ دیارە ئێمە لە ئەنجومەن لەو 15 لیژنەیە کە هەمانە لیژنەیان تایبەتە بە سامانە سروشتەکان و نەوت دیارە ناوچە شاخاویەکان هەروەکو ساڵانی پێشتر ئەولویەتیان هەبووە ڕێزبەندی یەکەم لۆ ئەوان بۆ ئەوان نەوتی خۆیان دابش کردیا هاتینە سەر هەولێر لە هەولێر پرۆسەکە دیارە وەکو ئەوەی دەڕوا بە سەستی دەڕوا لەبەرەوەی ئەو بڕانەوتەیەکەوە لە بەغدا موافقەی کرا و لە مەسفای کار بۆ هەولێر بێ هەمان بڕ ناگاتە دەست فەرمانگەکانی حکوومەت بۆ دابشکردنی بۆیە پرۆسەکە بە سەسی دەڕوا ئەگەر بە هاوڵاتێک بپرسی پێی بڵێ ئەو بڕێکی حکوومەت پێتان دەدا لە نەوتی سپی باشیان خراپە دەڵێ نەوتی چی ئێمە خاوەن سامانێکی زۆری نەوتی بەڵام نەوتمان پێ نادا حکوومەت ڕاستە ینی ئەوەش حەق خۆیتی هاوڵاتیکە گلەی خۆی بکەن نەوتی پێ نادرێ بەڵام ئەو بڕێکەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو نەوتە خامەی نییە کە دەدرێتە هاوڵاتیان حکوومەت نەوتی خام دەدا بۆ فرۆشتن و بە بۆڕیەکان بۆ ئەوەی موچەی هاوڵاتیانی پێ بکە لە ئێستادا پەیوەندیمان لەگەڵ بەغدا باش بۆ ئەوەی بتوانین هەنگاوێک بەرەو پێش بچین پرۆژە خزمەت گوزاریەکانش بکەونەوە کار بەڵام ئەو بڕەنەوتەی کە دەدرێ بەشی ناکە یەک بەرمیل بۆ یەک خانەوادە بەڕاستی و بەو پارەیەش چونکە خۆی ئێمە ئەوەمان پێ باشە ئەو بڕەنەوتەی دەدرێت بۆ هەر خانەوادەیەک بەلایەن کەمی 2 بەرمیل بێ و بە بەلاشیش بێت تەنها تێچووی گواستنەوەی بدا نەک تێچووی نرخی لیترەکە بدا ئەوەی ئێستا هەیە تێچووی نەوتەکەش دەدا ئێوە تا چەند گفت و گۆتان لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم کردووە لەگەڵ بەغدا کردووە پێتان وان نییە کە دابینکردنی نەوتی سپی زەڕورێکی زۆرە بۆ هاوڵاتیان لە کاتێکدا لەملا و لەولا جێویستی ئەوە دەبین خەڵکی ناوچە شاخاویەکان پەنا بۆ داربڕینەوە دەبێت بەڵێ کا کامەران بە تەکیید ئێمە یەک لە کۆبنەوەکانمان سەبارەت بۆ بوو کە نەوت و بنزین بۆ هەرێمی کوردستان بێەوە بە فەرمیش نووسراومان ئاراستەی کابینەی پێشتری حکوومەتی عراقی فیدرال کرد بۆ ئەوەی نەوت و بنزین بێ ئەوە بوو لە درێژەی کارەکان بە هالیکاری وەکیل وەزیری نەوت کە ئەویش لە پشتی کووردا بە حقیقات بڕا کەمیەیەکی بۆ هەولێر و دهۆک و سلێمانیدانە کە ئەویشیان 100 ملیۆن بەرمیل بۆ بزانام 100 ملیۆن ببوو لە 100 ملیۆن لیتر بۆ هەرسێ پارێزگا کە ئەوە کەمە چونکە 30 ملیۆن لیتر بۆ هەولێر بەشی هەمووی نەدەکرد بۆیە ئێستا هەولێر پێداویستی کامیلی پێ بدرێ بە هەموو ماڵەکان 100 ملیۆنمان پێدەوێت ئەو 100 ملیۆنە نادرێ بە حقیقت و پرۆسەکەش زۆر بەسەستی دەچی و ئێمە داوامان کرد و لەسەر داوای ئێمەی ئەنجومەن کە نووسراوی فەرمی هات هەم بۆ سلێمانی هەم بۆ دهۆچیش بەڵام ئەو بڕێکە دێ هەمان بەڕ نەبەشی دهۆک دەکام نەبەشی سلێمانیش دەکا بە هەمان شێوە بەشی هەولێریش ناکە باشە سەبارەت بە نرخ ینی هاوڵاتیەک دەڵێ گریمان بەرمیلێک نەوت حکوومەت بە 50,000 یاخود لە هەندێک شوێن بە 45,000 کە نەوتەکەش نەوتی حکوومەتی عێراقا لە ڕابردوودا دابەشی کردووە بەڵام بۆچی ئەنجومەنی پارێزگا
کە نوێنەری ئێمەیە کۆنتترۆلی بازاری ڕژ ناکات ئێستا کە یەک بەرمیل نەوت بە 160,155,000 وڵێ کا کامەران بەحقیقت بازاری ئازاد یعنی زۆر زەحمەتە بازاری ئەو بازاری کە پێی دەڵێن ئازاد و ڕەش زۆر زەحمەتە کۆنتترۆل بکرێ ئەو کاتە کۆنتترۆل دەکرێت کە ئەتوو نەوتی خۆت هەبی ئەمبارت کردبی منافەسەیان کەبی دێ بازار یعنی بە بازار بێ ئەوە ئەوتە ئەمن هەمە بە 10,000 دەیدەمە هاوڵاتی ئەو کات بە ئۆتۆماتیکی لە بازار لەوانێ ببێتە 20,000 بەڵام کە تو نەوتت نەبی نەیدەیە خەڵک چۆن دەتوانی کۆنتترۆلی بکە زۆر زۆر زەحمەتە لەوانەیە ئەگەر تو کاری لەسەر بکەی ببێتەوەی زیاتر بەرزکردنەوە چکە چۆن دەکەی پێی دەڵێ ئەگەر بۆندە نەدەی نابێ بیفرۆشی ئەویش کە زەرەری بێ ناهینێ کە نەشی هینە کەم یەکەم دەبێتەوە ئینجا ئەو جارە عکسی دەوەستێتەوە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاویان لە هەردوو حکوومەتی هەولێر و بەغدایە تا لە وەرزی زستاندا یەک بەرمیل نەوتیان پێ بدات. حکوومەتی بەغدا پرسەکەی بە سیاسی کردووە. حکوومەتەکەی هەولێریش دەڵێت نەوت تەنیا بۆ موچەی فەرمانبەرانە و بەشی پێدانی نەوت بە هاوڵاتیان ناکە. تاکە ئومێد و چارەسەر بۆ ئەم گرفتە پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان و ئەو لێک تێگەیشتنەیە کە چاوەڕێ دەکرێت لە ئایندەدا لە نێوان بەغدا و هەولێر بۆ چارەسەرکردنی تەواوی پرسەکان و پرسی دابەشکردنی نەوتی سپیش بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لێی بکەوێتەوە تا بابەتێکی دیکە و باسێکی دیکە بەخواتان دەست پێێت.